بەهۆی دانەمەزراندنیان وەک فەرمانبەری هەمیشەیی فەرمانبەرانی گرێبەست لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانی ناڕەزاییان ئەنجامدا. لە گرتبوونەوەکەدا فەرمانبەرانی گرێبەست ڕایانگەیاند هەرچەندە لە ساڵی 2013ەوە لە پەرلەمانی کوردستان و بەپێی یاسا بڕیاردراوە پاش 3 ساڵ لە خزمەتی بەردەوام بکرێن بە هەمیشەیی، بەڵام تاوەکو ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە. لە ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوت و ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی بودجەی ئەو بودجەی کە لە عێراق دێ بۆ هەرێمی کوردستان دامەزانی فەرمانبەرانی گرێبەست ڕاگیرا بوو کە بەپێکە لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرکرا بوو کە دوای 3 ساڵ هەموو فەرمانبەرێکی گرێبەست بکرێ بە هەمیشەیی، بەڵام ئێمە ئەوە ساڵانێکی زۆرە چاوەڕێین تا ئێستا نەکراوین بە هەمیشەیی. ئێستا لێرە ئێمە هاتوینە سەر شەقام بە حکوومەت بڵێن ئێمە ساڵانێکی زۆرە فەراغ و کەمی میلاک و کەلێنی دایارەکانمان بە موچێکی کەم پڕ کردووەتەوە. نەمان هێش ئیشوکاری هاوڵاتیان پەچی بکەوێت شانبەشانی فەرمانبەرانی هەمیشەیی لە دائیرەکان بەردەوام بووین کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا نەماوە، کە ئێستا نرخی نەوت بەرز بووەتەوە، کە ئێستا ئەتیفاق کراوە لەگەڵ حکوومەتی عێراق و ماهانە بڕی 200 میلیارد دۆلار ئەنێرە بۆ هەرێمی کوردستان. ئێمە هاتوین داوای مافی خۆمان بکەین. هەفتەی ڕابردووش فەرمانبەرانی گرێبەست لە گرتبوونەوەیەکدا داوایان کرد پرسی بە هەمیشەیی بوونیان لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممەی ئەنجومەنی وەزیران بڕیاری یەکلاکەرەوەی لەسەر بدرێت، بەڵام پرسەکەیان نەخرایە کارنامەی کۆبوونەوەکە و بە هەڵپەسێدراوی مایەوە. لە خۆپیشاندانە سەرتاسەریەکەدا فەرمانبەرانی گرێبەست یادداشتێکی ناڕەزاییان خوێندەوە و ڕایانگەیاند ئەگەر حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە نێت بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنن. بۆ بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت، ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست لەسەر جەمدامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013 لە پەرلەمانی کوردستان بەپێی یاسا بڕیاری بە هەمیشەیی بوونماندراوە و پاش 3 ساڵ لە خزمەتکردنی بەردەوام و بەبێ دابڕان. حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار بەڵێنی بە هەمیشەیی بوونی بە فەرمانبەرانی گرێبەست داوە بەبێ ئەوەی بارگرانی دارایی دروست بکات لەسەر شانی حکوومەت بەپێی داتاکات، کەچی سەر ڕای تەواوبوونی ماوەی یاسایی خۆمان کە 3 ساڵە وە خزمەتمان لە نێوان 4 ساڵ بۆ 15 ساڵدایە، تاوەکو ئێستا بڕیاری بە هەمیشەیی بوونمان نەدراوە. فەرمانبەرانی گرێبەست پێیان وایە بەپێی داتا و زانیاری وەزارەتی دارایی و ئابووری هەرێم سەلمێنراوە ئەگەر دابمەزرێنرێن مانگانە 2 ملیار و 805 ملیۆن دینار بۆ حکوومەت دەگەڕێتەوە. هەروەک بە هەمان ئەو تەرخانکراوەی کە ئێستا موچەی گرێبەستی لێوەردەگرن دەتوانرێت بکرێن بە هەمیشەیی و هیچ بارگرانیەکی دارایی دروست نابێت. لە ساڵانی ڕابردووشتا فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان چەندین جار گر بوونەتەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە و داوای دامەزراندنیان کردووە، بەڵام تاوەکو ئێستا پرسەکەیان یەکلایی نەبووتەوە و چارەسەر نەکراوە.